والله ئێستا موبەردە هەیە لە پێشەت و لە قەچ دەمەگام هوز نەکتاختەبی ئەوە هۆکارەکانی چییە مەوادەکەی عادیە هەموو دووبارەکردنەوەیە بەرگەی ئەو گەرمایی ناگری ئەوانەش دەچن بە سعودی دەفرۆشن و بە سینی دەفرۆشن و نە سعودیە نە سینیە بەخۆی بە ئەسل دەرەجەیەک سعودی و سینیەکەیە ئەوی دیکە ما باقی هەمووی بستۆماری خۆی هەر کەسە لۆ خۆی لۆگۆیشی لێت داو دەرە ئیمن ئەوەیە عیبە ئەوهمە ڕیکلامی دەکەن ئیمن ئیماراتیە ئیمن مەوادی ئەوەی هیچ شوێ شتێک لە ڕاستی وانە ڕاست ناکەن وەڵڵاهی ئەو پارەی وەرناگرن خوا دەزانین نەخێر لێ دەبینن نەخێر لێ دەبینن دائیمەن دەرتوند و مەشاکلیشیان نەدووە چکە ماری خەلک کابرا هەتا سێ چاوەڕقەی پێک دەینی موبەردەشی پێ دەکڕی قوڕی بە سەیریان انتزاری مەعاشی دەکا یاخود عارەبانتی یاخود سایق تەکسیە یاخود هەر ئیشەک بی مهمێ ئەو سێ چاوەڕقە چاوی هەلە دووە زۆر تەئکید نەبوو کە مەواد سعودیە و مەوادی سینیە با نەکریتن ئەوانە هەر یەکە و سێ چا شاگردیان گرتێ ڕیکلامیان نۆ دەکەن هەر یەکە مۆبایلە چیان دەست دایتێ لە تیکتۆکی ئەوە شاگردن هەزار درۆی لە بۆ سەحابی دەکەن کاکە کابرا مەیکە وەستایەکان لە هەموو خراترن